پەڵەڕەشەکان یان The Sunspots زۆرە دیاردەیەکن لە نێو ناوچەی چینی بینراو یان فۆتۆسفێری خۆر لەسەر شێوەی پەڵەی تاریکتر لە ڕەنگی ناوچەکانی دەوروبەری خۆیاندا دەردەکەون. پسپۆران دەڵێن ئەو ناوچانەی پلەی گەرمیان نزمترە دەگاتە سنووری 4200 پلەی سیلیزی لە کاتێکدا پلەی گەرمی ڕووی خۆر دەگاتە 6000 پلەی سیلیزی. بۆیە پەڵەڕەشەکان بەو ڕەنگە تاریکە دەردەکەون. لە ڕووی زانستیەوە بەهۆی دەرچوونێکی زۆری چڕی کایە موگناتیسی وا دەکات دیاردەی ناسراو بە بارکردنی گەرمییان ئەلحەمل حەراری ناو جەرگەی خۆر بوەستێنێ و پلەی گەرمی ئەو ناوچانە نزم ببێتەوە. پەڵەڕەشەکان لە ناوچەی خاوەن چالاکی ئاستبەرزی ناوچەکانی ڕووی خۆر دەردەکەون و بە زۆری لەسەر شێوەی پەڵەی جووتی خاوەن جەمسەری موگناتیسی پێچەوانەیین. هەر 11 ساڵ جارێک لە دیاردەیەک کە بە خولی خۆر ناسراوە ژمارە و قەبارە و کاریگەری ئەم پەڵەڕەشانە لەسەر ڕووی خۆر کەم و زیاد دەکات. هەروەها زۆر جار تەقینەوەی بڵێسەیی زۆر گەورەی پلازمایی یان سۆلەر فلێرز لەو پەڵەڕەشانەوە ڕوودەدات. لە دەرەنجامدا بارستەی مەزنی تەنۆچکەی بارگاویان لێ دەردەچێ و کاتێک دەگەنە زەوی لەگەڵ چینیە ئایۆنۆسفیر کارلێک دەکات و دەبێتە هۆی نانەوەی ژاوەژاوێکی زۆر و پچڕانی پەیوەندیە بێتەلیەکان لەسەر چەندین ناوچەی هەسارەی زەوی بۆ ماوەیەکی دیاری کراو. لە هەمان کاتیشدا هەندێک لە زانایان بڕوایان وایە کەوا دەرکەوتن و نەمانی ئەو پەڵەڕەشانە پەیوەندیان بە هەندێک گۆڕانکاری کەش و ئاو هەواییش هەیە لەسەر هەسارەی زەوی، بەڵام ئەم بوارە تاواکو ئێستا لە ژێر لێکۆڵینەوەیە و یەکلا نەبۆتەوە.